دەسەڵاتان لەبێت لە کەشوهوایەکی زۆر سارد تۆکۆ بینین پڕوشا بارێ جەوەکی زۆر ساردە ماشەڵڵا لەم کاتەیە هاوڵاتیان زیاتر لە هەموو کاتە پێویستیان بە کارەبا هەیە بۆ ئەوی کە ماڵەکانیان گەرمکەنەوە بۆی کە ماڵەکانیان بێئاوی گەرمیش نەبێ هەمومان ڕۆژانە پێویستمان بە گەرمکەرەوە هەیە کە خۆمانی لەبەردەم گەرمکەنەوە یاخۆت بۆ پێداویستەکانی تری ڕۆژانەمان ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیان گفتوگۆکەین هەمیشە باس لە کێشەی کارەبا کرەوە هەمیشە وتومانەکەی کارەبا چاکە بێ تا چەند هاوڵاتیان بەلایەنەوە گرنگە کە حکوومەت ئەو بەڵێنانەی کە ئەیە لە بانگەشی هەڵبژارنەکان وەکو چارەسەرکردنی کارەبا و خزمەتگوزارە سەرەتاییەکانی تری ژیان تا چەند هاوڵاتیان ئێستا لەم کاتی سەرماوسۆڵەیە زیاتر لە ڕۆژانی تر پێویستیان بە کارەبا هەیە بەڵام وەکو بینی کە کارەبا لە ئاسێکی خراپایە پرسین حکوومەت هێرمی کوردستان ئەوان دەڵێن ینی توانیمانە دە 12 کاتژمێر کارەبا بین بە خەڵکی ئەمە ئەخێن لە بەردەم هاوڵاتیان با بزانین ئەوان شێڵن لەسەر دۆخی کارەبا و لەگەڵ ئەم سەرماوسۆڵەیە چۆنێک گوزەرێنن بینەرمان. قوربان زۆر دڵخۆشم حەزەکەم میسا کڵۆکڵۆ بێتە خوارد ئەو ئەی دائیمە خێر و بەرەکەت وا بارینەوە ڕزق و ڕۆزی وا بارینەوە فەریحەت وا بارینەوە ئیتر بەهەمش تۆس کە سەرمامان بێ بزانین کە زستانە ئەیوانە طبعاً زستان بە سەرما و بەفر و بەوانەوە خۆشە هاونیش بە گەرماوە خۆشە بەهاریش بە سەوزە گیا و دەشت و دەر و ئەوانەوە خۆش وەرزە لە کاتی خۆیان خۆشە پاییزیش بە خەزانەوە وەرزی خەزانە بەنی خۆی خۆش هەر پرسیارەکەی خم سەرسەرم لە خزمەتام هەر وەڵام دا وەڵامی دە وەڵامیشی داوای تر خۆی تەبیعی وەلامان لە ماڵەوە کارەباتان چۆنە لە ماڵەوە کارەبامان باش نییە باشە باش نییە باش نییە چەندە مۆلێتینە بۆ هاتوۆتەوە پاری کارەبا 765 زەرمان باتون 765,000 بەڵێ ماوەی چەندێکە وەڵی قوربانەوە زەمە 2023 یەک ساڵ ساڵە ئەم داهاتە زۆرە کە بۆی کارەباوە کە دەست حکومەت تاسە حکومت تا چەند توانیوێتی لە ڕووی کارەباوە بە نمونە کێشەکان چارەسەر بکە خەڵک بێ کارەبانە بەلانی کەم ئەگە ئێستا تۆ سەرمانە دایان خەڵکەی ئێستا وەک شەخشەغا لەرزن پرسیارەکە بردەوە بە سیاسی خۆی مەسلەی داهات شتێکی کێ داهاتێکی زۆرمان هەیە بەڵام داهاتەکە بەداخەوە لە خزمەت گوزاریە کەم بەکار نایێت بەڵکو لە بەرژۆنی شخصیە بەکارێت ئەگینا ئێمە داهاتمانەیە کارەباشمانەیە باشە کارەبەمان بۆ هەیدن بە مووسڵ بۆ نیمانە بۆ سلێمانی بۆ نیمانە بۆ هەولێر مەسەر بۆ نیمانە بۆ شوێنە عامەکان بەس بۆ شوێنە تایبەتەکان هەیە یعنی ئەمانە هەمووی خۆی جێی سەرنج و تێڕامانە بڵێ تابەتی لە هاوی نووسستانە خەڵکی زیاتر پێشی بە کارەبایە لەو دوو کاتای کە تۆ زۆر زەروتە بۆ نمونە ئێستا کە سەرماسۆڵی لەوانەیە خەڵکانێک بێ سپلێت یان بۆیلەر یان زەیتی بەکاربێنێ بەس ئەو لەو کاتا کارەبەکە دێگرێت لە کاتی هاوینە کە گەرمایەکی شدەتی تونی هەیە بڵێن لەو کاتەشا کە تۆ پێویستە بە سپلێتە هەر هەمان شکڵ ئەو کارەباکە لەو کاتانێک لەو کاتێک کە بەهارە تۆ پێویستە بە کارەبانە لەو کاتە کارەبا 24 ساعت ئێمە لەو کاتە کارەبام لەوانەیە نەوی چەند کاتژمێر کارەباتانەیە وەکو کارەبای نیشتیمانی کارەبای نیشتیمانی بە دەقیق نازانم بەس ئەمڕۆ هاتەوە تقریبا بەڵێ ئەمڕۆ هاتەوە سعات 6 بڕا ئیتر نازانم یەک کات بە یادوو بەخواست تاکید نییەم لەوان چونکە سعات 6 بانی بڕا احتیمالەکە 4 ساعت 5 ساعت ئەوە نەکارەوە پێویستە زۆر بە کارەبا بێ بەڵام کارەبا نەبوو بێ والله ئیسا حالیام تاقیبانی خۆم ئیشی کۆمپیوتەر و تایبشتمە بوو کارەبا نەبوو هنا کۆمپیوتەرەکەم شەحیتیانە بوو مەسەلەتی لە ماڵەوە لە ماڵەوە طبعا لە ماڵەوە ئیتر جارێ وای ئاوی گەرم و هەم لە بۆیلەر هەم لە مەسەن ئیشی کارەبای کۆمپیوتەرە تۆ پێشوو بە کۆمپیوتەر هەیە پێشوو بە بۆیلەر هەیە جارێ پێشوو بە سپێت هەیە جارێ زەیتیە پێشوو بە زەیتیە کەواتە بە شێوەیەکی عام ئێستا هاوڵاتیان پێویستە بە کارەبای بە تایبەتی نیشتیمانێکە هەیە چونکە کارەبای نیشتیمانەکە نەوێتە مۆلیە تۆ مۆلیە لەوانە 4 ئەمپێر 5 ئەمپێر 10 ئەمپێر و پەڕی ئەو 10 ئەمپێرە بۆیلەرەکە وەڵناس کارەبای ڕێسی کاتەیە کاتەکەی تەواوی تر دوای مۆلدەکەیەت یعنی بۆ نمونە گەڕە لەگەڵ گەڕەکە جیاوازی فەرقی هەیە بۆ نمونە گەڕێکی لای ئێمە لەنەوەی بەیانیەوە دەستی پێەکە حتاکو عەسر دوای عەسر دەستی پێەکە بە مۆلی دا حتاکو یەک شەو
ئیتر کارەبا ڕئیسی نابینەوە حتاکو سبەی چەند کاتژمێر کارەباتانەیە؟ یعنی کەواتە لەوێ 3 سەعات پێنج ئەکاتە 8 خوا درۆزم نەک ئەکات 8 وازە حکوومەت ئەڵێ ئێمە 10 بۆ 12 کاتژمێر کارەبامان دابین کردو بۆ خەڵکی. بەتاکید نەخێر نەخێوانەیە ئەگەر واوێ کەواتە ئێمە وەزمە زۆر باشە. بوو ئاڵێن ئەگە 12 سەعات بێ ینی کەواتە ئێمە گەیشتنەوە ئاستێکمان بڕیوە قۆناغێکمان بڕیوە گەشتێتە قۆناغێکی زۆر چاک وایە وانە ئەپونکەی ئێمە نەگەشتێتەوە قۆناغا ئەفونکەی ببوورە دنیا ساری سۆزیە باڵێ گەشتێتە ئەو قۆناغە ینی کەواتە ئێمە گەشتێتە قۆناغێکی زۆر چاک بەتاکی نەگەشتێتەوە قۆناغا قورسش نییە بەڵام بۆ ناکرێ ئەوە نازانم. لەگەڵ ئەوەی کە کارەبا خراپە پارەکەیش زۆرەکەیەتەوە چەندتان بواتۆتەوە؟ پارەی مۆلیدا دە و ڕێزیش باڵێ بەتاکیت چەند یاوە تا ئێستا؟ وەڵی با درۆ نەکەم لەگەڵ جەناب تا من شخصی خۆم مۆلدەکان فەرقی زۆرە کاتی ئەیەمش لە بیرم نییە لەبیر نییە ناوەڵ درۆ دەگەڵا بکەم بڵێم وڵا عیلاقم بۆ نییە بەڵاوەڵ عیلاقم لەوەی پارەکەش ئەم و بۆ نمونە 4 ئەمپێرم هەیە 6,000 ئەم 7 ئەم 58 ئەم بەو شێوەیە بزەبت باشە هیچ کێش و گرفتێک لەگەڵ کارەبا هەیە بۆ نمونەیە بەسەراتێکی ناخۆش پێویستە بە کارەبا بوو بێ و نەبوو بێ باڵێ بەتاشیت بۆ نمونە ئەمڕۆ ئەلەم کاتی کارەبا سعات نۆیەت ئیشم بە کارەبایە و تو جلو بەرگەکانمە شێکە وایە سەوێ کارەبانەوە حتاکو سعاتی 11 نیوە باڵێ زۆر تەبیعیە پێویستە بۆی ئاوکێ بە خۆ کارەبان بەتاکیت بەرادران کاتێ باسی ئەو شاکە لەم کاکە بۆڵاو خۆم شۆ دەچمە بۆ سەرمان بۆ لە کارەبان نییە ئە چی بکەم بە مەنجەڵاو گەرم ناکەی بەتاکیت گەرمەکەی لەم سەدەی 21ەیە بەڵام بە چێ بڵێ کۆمەڵە شت هەیە زین چۆنە عەفومکەی گەشتونەتە ئەو ئاسا هین باس نییە عیبە شوورەیە خۆ قورس نییە بە کێڵی کێشەیەک هەیە مەسەڵەن بۆ نمونە عەفومکەی با بچین تۆزی دوورکەوینە دائیرەیە کێشەیەک لە دایرەکە لای مۆزەفەکە کێشەیەک هەیە ئەڵێ نازانم ئەڵێ ئۆکێ ئەچیتە لای بەڕێوەبەرەکە وایە نا کەچی بەڕێوەبەرەکە لێ نازانم ئەمە عیبەیە کەچی ناو زۆر بە شانازیەوە ئەڵێ نازانم مدیر دایرەیەک ئەڵێ نازانم ئەمە قورسە قوربانی ساتان لەگەڵ کارەبایە وەڵی نییە لەخوایران بەس ئای دەستنێژەکەمان گەرم بێت و هیچی تر ئەوەندە بێکارەبان ئەرە وەڵا کارەبا کۆ لەسەر جەوەکی ساردەوایە گیان بەڵێ زیاد لە حەد ساردە زۆر ساردە کە سەرمایە خەڵک پێویستی بە ئاوی گەرمە پێویستی بە هیتەرە بە سپلیتە بە نەوتە بە ئامێرەکانی گەر بفرۆشینەوە هیچی کارەبا نییە کە ئیش پێ نە بەخۆی سوادی لێ ناکەی کەی بە نمونە فرای ئەوە کەوتی بەدار سپریتێکەوە دانیش یامەدار هیتەرێکەوە لە خۆ جاجام سووریتم نییە هیتەر وەڵی تەی شوڵێ هەڵەکە شوڵەکەش خۆی گەرم ناکاتەوە نەبوونی لە نەبوونی باشتر هیتەرەکە خۆی سەرمایەتی ئەرە وەڵی تەرەوی پشتی سەرمایەت بەتانەگەی بە هیتەرەکە گیان بەڵێ وایە حکوومەت تەڵێمە دە بۆ 12 کاتژمێر کارەبامان یاوە بە خەڵکی ئێوە چەند کاتژمێرتانێ وەڵی چای تاوایشمان نییە بوو ئاڵێ حکوومەت چی بکە بەش ناکە پەیدایەتێ وڵاتان خۆمان پێویستمان پێی نییە ناوەڵا خۆی ئەمە خۆمان گەرم ناکەین بەچیمانە بووە زۆر پێویستێ بە کارەبا بێ بەڵام کارەبانە ببێ وەڵی هەر کاتێ تۆڵی زەرورە کە نەدەنێتە سەڵات نییە چێک لەگەڵ کیا قساکەی بچی وەلای کێ پێکمان وایە باسیەوەت کرد هەر بای ئەو کارەبا هەبێت کە دەستنوێژێکی پێ بگرین بە ئاوی گەرم وەڵی جارا بێ بە غازەکە ئاو گەرمکەی کە خۆت بشوی قەت بووە یان بووە ینی لە 2025 تۆ منجەڵ و ئاوی گەرم بەکاربێنی بە غاز ئاو گەرمکەی وەڵی لە شارش بووین و لە لادێش نەتوانی لە شارە دانیشین لە لاردێش مائیشەتمانی شوێنە ناڕە بووە ئەنی ئەو ژیانیان بووە سەخت کردووە وەڵی فرەخێویە کەس بە کەس نییە ئەونی حکوومەتمانەیە قەینا حکوومەتمانەیە کێ بە قسە حکوومەتەکە کێ لە ڕحکوومەتەوە ئەڕۆ ئەی حکوومەت ئاگای لە خەڵک نییە وەڵی براکەم چار ناکرێ
ئەی باشە ئەوان تا چەند توانیانە بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆنە لە کاتی بانگەشە هەڵبژاردنەکانە ئەڵێن دەنگمان پێ بن کێشەی و گرفتەکانتان بۆ چارەسەرەکەین هەلی کارە و کێشەی ئاو و کێشەی خزمەتگوزاری و کێشەی کارەبا و ئەی تا چەند توانیانە بەڵێنەکانیان بەرنە سەر کاکە وڵای وڵاتێکی وێرانەیە ئەگە بڵێ بلایانی حەقیقەتەوە ئێمە شتێکی وامان بۆ نەکراوە چی کراوە ئەوە حسابەکەی کەی بینی مامەگە سعات دوو بوو هاتەوە دە دەقە دایان بڕایەوە 2 یۆڕۆ بەڵێ دەدەقە زۆر نییە وڵاتی حکوومەتەوەی پێکرێ وڵات باشە دەدەقە بووە ئارەوەڵە هەر دەدەقە بەخوا دە دەقا بوون ئارەوەڵە فریاکەوتن لەو دەدەقەیە ینی ئیسپادی لێ بکەن سوادی چی تو ئاو گەرە بەبێنەی جێدە چی بیست سوادی هەیە ئێستا جەوەکە ساردە بە تاکید لەم کاتەیە خەڵک زیاتر پێچی بەکارەوەیە حکوومەت ئاگەی لەو خەڵکە هەیە کە پێچی بەکارەوەیە چەندین ساڵە 33 ساڵە کێشەی کارەبا چارەسەرەکەم چارەسەر کراوە وڵی تر هەر کابینێک وعدە کۆمەڵە وعدەدا و نایباتە سەر اینجا خۆکە بەرداسەر وا نابوو لە 24 کاتژمێرە ئێوە چەند کاتژمێر کارەبا بینی بەخوا بە تاکید نازانم 10 ساعتە 12 کاتژمێر شتێکی وایە ئەوە نەتانەیە بەڵێ نازانم حکومەت شەڵێت دەبۆ 12 کاتژمێر کارەبامان یاوە هەندێک خەڵکەیە لە تەنها 2 کاتژمێری بینم ئەخە مەتیقە جای سێ من لە چەمچەماڵین تقریب 12 کاتژمێر هەمان سەماڵ کارەبای باشە باشی نەخوا بەز سێمانی کارەبا باش نییە وڵای خۆیان نەزانم بەس لە ئێمە باشتر لەخوا بەزیاد پێشۆ گرفتی ئاوی گەرمتان نییە بەخوا تایسە باش بوو شار بۆ شار فەرقی هەیە هەر بەس ئەم یەک دوو ڕۆژە کەس بۆ کارەباکە بۆی ئاو گەرم ناکە ئینا وەکتی عیبی نەبوو پاری کارەبا چەند هاتۆتەوە وەڵام بانگە 83,000 بۆت بۆ بۆ یەک مانگ نەوەڵام ئەوزان سێ مانگ بوو بەس مۆلیدە زۆرە پارەی مۆلیدە گەلێ زۆرە چەند ئەمپێری ئەمپێری لای ئێمە تقریب 13,000 و 12,000 مەنتیقەتان مەنتیقە دەورە بین پێت وایە ڕۆژێ لە ڕۆژان بگەین بۆ کارەبای 24 کاتژمێری وڵایتر هەموو کەسی ئاواتێتی ئەوە شتێکی سەرەتایە خۆی ئەگەر بکرێ باشترە و تۆ میلادەکە گەشتبینی بەوە وەڵا هەرە بێ گەشتبین بی ناومێدی زۆر خراپە هەر گەشتبین باشترە نمرین ئەوە ببینین کە کێشە گرفتی کارەبامان بۆ چارەسەر بکرێت پۆلی چەندی پۆلی شەشم شەشی ئامادەی بەڵێ یعنی لە 12 سەرەتایی نا شەشی سەرەتایت بەڵێ یاخوا لە شە ساغ بێت ئەم شەشی خۆمان بەڵێ لەش ساغ کارەباتانێ لە ماڵەوە کەم چەند کاتژمێر کارەباتانە ئەوەی کە لە بیرت بێ بۆ 2 ساعت کارەبای ڕێسی ساعت دوویەتەوە قەت بوو بڵی دایجان ئەمەیە خۆم بەشۆنداکرد بڵێ وەڵا ڕۆڵە کارەبامان نییە و ئاوی گەرمانە بەڵێ بووە بەڵێ کەی بوو وای لەم ماوەیە کەی بوو بۆ نمونە ڕۆژەکەیم پێ بڵێ ڕۆژی پێنجشەممە بەوتی ئاوی گەرممان نییە تینیمان ئاوی گەرم ناوەڵە ئەی بە مەنجەڵ گەرمتان نەکرد ناوەڵە مەنجەڵ گەرمی ناکەن ناوەڵە بوو وەڵی تر جاران ئارەوەڵە هەیە بە مەنجەڵ گەرمێکە وای بەڵێ. کەسە ناسی بە مەنجەڵ گەرمیکە ناوەڵە قوربانەوەم دکتۆر جان زۆر دەسپاس پارەی مۆلیدە گرانە و گرانە ئارەوەڵە چەند هاتووەتەوە ئێمە ئیمڕۆ ئەو ڕۆژە ئەمپێری 15,000 نیومان بۆ هاتەوە زۆرە ئارەوەڵە ئەجی کێیە کێشەی کارەبا چارەسەر بکە ئەبێ حکوومەت چارەسەریکە تۆ گەنجێک چیڵێ لەسەر کێشە گرفتی کارەبا کە پێویستە بە ئاوە پێویستە بە کارەبای بۆ خۆتی لێگەرم بکەیتەوە پێویستە بە ژوورێکی گەرمە پارەی کرێمۆلیدە نادرێەوە تا لە بازار ئیشەکەم بەڵێ مەکینە و گڵۆپە فرۆشە بۆ ئیش لە بازاری بەڵێ چیە فرۆشی مەکینە و گڵۆپ بەڵێ گڵۆپی چییە؟ ئەوەی کە بە پلاکێکە و گڵۆپەکەی شەکە بەڵێ بە چەندەوە؟ 1000 دینار یعنی سە تو بەم سەرمایە تەلەبەیشی ئارەوەڵە هاتوو ئیشەکەی بەم سەرمایە کە ئیتر زۆر سارەجەوەکەی ئارەوەڵە بۆ ئیشەکەی ئەی پارەی هیچمان پێ نادرێەوە فاقیرین و لەبەرەوە
بە قوربان خاڵ ئیشی چیەکە؟ ئیشی تەکسیەکە بەقوربان مازار ڕۆشتە هەیە؟ نەوەڵا لە بانیەوە هاتووم یەک گڵۆپم فرۆشتووە لە بەیانیەوە ئارەوەڵا یەک گڵۆ فرۆشتووە ئارەوەڵا ئەی بوو دەستکێشە لە دەست نییە وەڵی لە بیرم چوو ئەم دەستکێشانەم تازە کڕیوە ئەم بە تۆ باش نا هەمە قەینا جەوەکەی ساردەوەە زۆر ساردە زۆر بێ ئەندازە تۆ لە کوێ ئەژیت من خۆم خەڵکی ڕانێم بەڵام لە دەرەوەی وڵات ئەژیم بە میوانی هاتوومەتەوە لە ئەڵمانیای بەڵێ یاخوا لەشتە ساردەیە ئەڵمانیا ساردەوە زۆر ساردە بەڵام لە ئێستاە جەوی ئەوێ خۆشترە شتەکان تۆزێک پێچەوانە بوونێتەوە سەرماو نیە جلوبەرگەکە زۆر گەرم باشە چکە لەگەڵ جەوەکەی ڕاهاتوین ئێرە باشترانێت چۆن ئەڵێ ساردەکە زۆر تەسیرمان تێناکات سەرمایە تاقەت پڵوکە نییە زۆر ساردە ئێستا لەم کاتەیە قسە زۆر ساردە بەرەوڵا هەوا تۆزێک ساردە گوێمان تەزیوە بەس خۆشە هەموو شتێکی خۆشە ئەڵێسی بۆ ماوەی چەندێک لە کوردستان هاتوێ بمێنیتەوە وەڵا بۆ سێ هەفتە هاتوومەوە 5 ڕۆژتری شاڵا گەڕێنەوە خەڵکی ڕانی بەڵێ جا من ئەوە نابێت لە ڕانی هاتوومەتەوە بۆچی لە ڕانیە زۆرترین گەنجی تیا ڕۆشتەوە بۆ ئەوروپا تۆ چەند ساڵە لەوەی وەڵام من 25 ساڵ لێ ساڵ لە ئەڵمانیا سپاسم مەڵ ڕۆشتی ڕانیە چۆنە خەڵکی ڕانیە بۆ ڕۆشتم وەڵا لەبەر ئەو کات لەبەر بێ وەزعی ژانی کوردستان ئەو کات وەکو ئێستا نەبوو ئەو کات ژانێکی زۆر ناخۆش بوو ئەی کار و کاسبی نەبوو شتێک نەبوو ئەمەش لە تاو ئەو بێکاری بێ ئیشی و ئەو شتانە سەری خۆمان هەڵ ڕۆیشتم بەدا چارەنووسی خۆمانە گەشتن بە چارەنووسی خۆتە چارەنووس لەوانەیە بگی بە چارەنووسی خۆت بەڵام لە کۆتاییدا مەوتەن زۆر شیرینە چاوێکت هەر لێرە ئێمە جەسەمان لێ بەڵام دڵمان لێرە مشکلەکە ئەوەیان نە لەوێ مرتاعین لێرە مرتاعین ئێستا لێرە لەوێت دنیای کار شت بۆ جێبەجێشەوە و دڵت لەوێ ڕۆعت لێرە نازانی ینی چی بکەی ئێمە هەمومان نەک من هەموو ئەوانەی لە تاراگەن هەمویان سەرگەردان بووین ئێمە هەردوونامان چوە هاوڕێک لە بازار ئەبینی دوو ڕۆژ هاتیتەوە سڵاوت لێبێ ماچت دەکات و بەخێر بێتەوە و ئەی کێ گەڕێتەوە کاکە بۆسە من تازە هاتمەوە بازی خۆم گەرم بکەم تۆزێک باوەش بۆ وڵاتە یا بکەم باوەش بۆ کەسکارە شیرینە بکەم ئیتر داماوین زۆر ئێمە لێ بەڕاستی لەوانەیە ئێستا خەڵکە بێ بڵێ ئەی بۆ نایێتەوە بۆ نایەمەوە وڵا سوالێکی زۆر جوانە من زۆر حەزەکەم بێمەوە زۆرش لە هەوڵی ئەوشان بگەڕێمەوە بێمەوە بەڵام لە هەر شوێنێک بیت ئەبێ معیشەتە هەبێ کاکە ئارش وانە لێرە خەڵکانمان کەس کارمان لێرە ئەژی ئەوان بۆ خۆیان لە تاو بێوەزعی بێژیانی بێ سیستەمی ژیان ڕۆتینی ژیان ئاوە کارەبایە موچەیە معیشەتی ژیانە ئەوان ناڵە ناڵیانە تەسەور ئەەکەم زۆربەی ماسی ڕانیەکەم باسی سلێمانی ناکەم ڕوان لە سلێمانی شەڕابێت زۆربەی کەسانێک کە لە دەرەوەی وڵاتن پارسەنگڕاگری ژیانی خەڵکی کوردستان لەبەر لە کاتی ئێستاە کە بێ موچەیە کە بێ وەزیە ئەو کاتەی کە من ڕۆشتمە کاتار زۆر خراپتریش بوو ئەو موچەیەش نەبوو ئەو کات لەگەڵ عراقیش سەدام گۆڕ بەگۆڕ هەرما بوو ینی ژانەوە ئەیشتر بوو ساڵەیە کە تۆ کوردستانە بەجێشتووە دڵ بە چ شتێکی کوردستانە ئێستا بۆ نمونە دڵخۆشبی بڵێ ئەڕۆمەوە هیوایەکەیە ئەمەلێکەیە داهاتوویەکمێ لە کوردستانە هیچکە بێ بۆی واز لە ئەڵمانە بێنی تو بێتەوە بۆ ئێرە هەمومان چاوەڕوانی کاتی ئەو ئەەکەین کە کوردستان بە ینی یاسا هەبێ بوو هەموو کەس بێ یاسا زۆر زۆر گرنگە تۆ لە ماڵ ئەڕۆکی دەرەوە نازانی لە دوای چەند دقیقە تووشی چی ئەبی لەوێ ئەو شانە نییە یاسا هەبێ بوو هەمووی هەبێت وڵات سیستەمیتیانە سیستەمەکە هەمووی سەرگەردانی سیستەمەکەیە ئەنی داهاتێکی باشە لە وڵاتە خێروبەرەکەێکی زۆر هەیە لە وڵاتە بەڵام هەمووی چۆن ئەڵێ بەدەست چەند کەسێکەوە بەدەست چەند گروپێکەوە بەڵێ لە کوردستان ئەگەر هەبوایە بۆ هەموو کەس هەبوایە بخوا نەمن و نە ئەو هاوڕێیانەی کە لەویان و هیچ کوردێک ئەو وڵاتە شیرینی جێ نەئێش بڕاتەوە پشیمانی لەوەی کە کوردستانە بەجێشتووە لە 100,000 پشیمانم کات بگەڕێتەوە بۆ 2000 لە 100,000 ئێرە هەڵەبژێرمەوە چونکە غەریبی زۆر زۆر قورسە کورسوانە لێ دۆخی کوردۆخی هەموو کەس لێ ناخۆشە کاگان خەڵک پەنابەران هەمووی ناخۆشە لە ئێستا ینی شتەکان هەمووی تێکچوون ینی معدەڵەکە گۆڕاوە بە تونندڕەوەکان ئەوانەی کە دژی سەرڕەشن دژی پەنابەرن ئەوان لەسەرەوەنا ئەوان دێنە سەرەوە ڕۆژ بە ڕۆژ قانونی تازە دەرەکەن بۆ ئەوەی کە خەڵکی سەرڕەش دەربکەن یەکەم جار ئەوانەی کە ئیقامەیان نییە و مافی نیشتەجێبوونیان وەرنەگرتووە
پاکتاوکردنی ئەوانە لە دواییە ئەوانەی کە ئیقامەیەکی بەسیتیان هەیە ئەنوێ تەنگ و چەڵەمۆر بربەسیان بۆ دروست بکەن بۆ ئەوەی ئیش بکەن بە زۆرم لێ بیاخەنە سەر ئیش کە ئیش نەکەن ئیتری قامەیان بۆ درێژ ناکەن و لە کاتێکە ریپۆرتیان نەکەن و بەداخەوە بەخوا لەم شارە لەدایک بووم خەڵکی ئەم شارم باوە بابێم خەڵکی ئەم شارە خەڵکی مەڵکەرین هیچم نییە سەحەبی و ماتۆڕم نزیکی 30 ساڵ لە دەروی عێراق ژیاومیشم کردەوە تا پارەکەی نامەتەوە لەم شارە خەرجم کردوەوە بە خواردن و بە نەخۆشی بۆ دایک و بۆ باوکو ئەمانە چین لێرە ینی بەڕاستی چی ئەکەن چەند ساڵە کەس نازانێت لە کێوە هاتون چی ئەکەن بۆ میلێتە هیچ شتێکیان نەکردووە هەر ینی بەس قسەیە و هیچ ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەوەی نەکەن کۆ هیچ شتێک نابێنێت سی ساڵ لە کوێ بووی لە دەروی عێراق ژیام لە زۆر لە نزیکی چووەتە 37 وڵات بەڵام هیچی نیشان نییە ئەگەر حەزەکەی بە ئەڵمانیا بە ئینگلیزیا بە ئیسپانی یا بە ئینگلیزی باشترە بە ئینگلیزی قساکەم بۆی کاوەی کە خۆی زانێ باش تێ بگە چونکە پرسیارێکیان لێکوتیان بۆمە چەکشکاوتی نازانم بە کوردی بە ئینگلیزی بەتەناڵم This is a message for our leader. It is not my opinion. It is opinion from majority of Kurdistan. You are only there as a character. You can't do nothing for us. What you doing there for nothing? Other one in Erbil also. They can't speak English. They don't nothing for us. They can't do nothing. They are only character. If you know what mean character, it is enough for us. باشا ئەی بە زمانێکی تر بە کوردیش ئەوان بەس هەیکەلێکن لەوێ هەیکەلێکن هیچ شتێکیان پێ ناکرێت هیچ بەس بۆ خۆیان شوێنی گەرمیان هەیە و کارەبای 24 ساعتیان هەیە و خواردنی باش و مناڵەکانیان بە تیاران دەرن بۆ دوبەی بۆ خارج و بۆ نەخۆشی بۆ خوێندن و ئێمەش دەرا هیچ شتێکمان بۆ ناکەن ئەمە ئەگەر ناتوانن وڵات بن بەڕێوە بڕۆن کاکە بڕۆن چیتان قابل لە بەشارەسە زیاتر بن باوکی 57 ساڵ لەسەر حکم بوو بەجێیەش ئێوەش بڕۆن بەجێمان بێڵن کاکە وەڵا نامانەوێن بەخوا بەیەکێتیش و بە پارتیش و بە هەموو حیزبەکانیشەوە وەڵا نامانەوێن ئەوە هەڵەبژێرین کە لەگەڵ میلەتا بێ خزمەتی میلەت کە وەڵا نامانێن بەخوا یەکێتی پارتی بە تایبەتی و ناشترسم بێخەمیشم و بێمنەتیشم لە هەموو لەوانی کە ناویانە بم زۆر سپاس دەکەم قوربانە بم کار و کەسابەتەوە چییە؟ وەڵی کەسابەتی یەکەم کرێکاری یەکەم بەخوا بە کرێکاریەژیم خەریجی سەناعاشم شادەشمێ ئارە وەڵا چەند ساڵ ئەوروپا بووی؟ وەخوا نزیکی لە 97ەوە تا ساڵی چەند؟ ئاخر جارم 2022 چوەتە 37 وڵات کێو بێڵم ئەوروپا لە ئەوروپا لە ئەمریکا لە ئەفریقا لە ئاسیا لە دووسێ وڵاتی بووم هەمە بەڵای بەسەر چووە ئەوە نەڕۆشتمێنم کردەوە بەسەر کوردستان وڵی ئێرەم لەم شوێنە لە دایک لەبەر کەسوکار و دایک و باوە وەز نەمزانی ئاوە ئەجنا بەخوا نهاتمەوە پەشیمانم لە هاتنەوەم بەخوا یعنی چەند ساڵ لە ئەوروپا بووی؟ بەخوا لە تەمەنی 19 ساڵیەوە من لە لەندەن ژیاوم نزیکی 20 ساڵ ئێستا 50 ساڵم نزیکی 27 ساڵ لە دەروی عێراق لە ئەوروپا و لە قارەی ئەمریکاش بووم لە ئەمریکاش بووم ئێستا لێرە مۆتاوە حساب بە تەمام ژیانێکی خۆشی بێگەم بەزەوە تا کارەبانیە و بیشوکارنیە و ئەوە تاوە ماتۆڕا سوڕێمەوە بەخوا خەڵکی ئەم شارەشم باوکو دایکشم لەم شارە لەدایک بوو وەڵی بڕۆن باشترە بەخوایەوە میلەت ئەمە بەخێو ناکرێت من ئەمە ڕۆژە لە بازارم ئەچمە شارەکان خەڵک وەکو تۆ تووڕێ نیگەرانە لە حکومەت ناڕازیە لە کەسیش ناتەسم لەو خی گەورێنە بێ و بێمنەتیشم قەت شتی نیشم نەوتە لە هیچ کەسێ نازانم لە تیکتۆکوانە قەت باڕم بۆ شتانە نییە ڕاستەکە بەرە ڕوخسە بکە نەک لە تیکتۆکەوە بە شارەوەی و شت بنووسیوانەوە چییە بە ئیسفادەیە بەفریان پڕوشەیە پروشەی بەفرە پروشەی بەفرا بەڵێ نەشە ساقخوا چکارەی وڵایشی نەجاریەکم یخوارەشە ساق بە ساقم قوربانم کارەباتان چۆنە لە ماڵەوە؟ وڵی کارەبا باش نییە بەخۆ چەند کاژمێر کارەباتانەیە لە 24 کاژمێرە؟ بە هەر 2 ساعت 3 ساعت ئەو پڕی 2 ساعت بۆ 3 ساعت بەڵێ حکوومەت ئەڵێ ئێمە دە 12 کاژمەر کارەبامانیاوە بە هاونیشتمانیان داوامانە بە هاوڵاتیان وایە بۆچیە؟ لە ماڵی خۆیان لەوانە لە ماڵی خۆیان بڵێ 24ەیە بەس بۆ ئێمە نییە ناوەڵە کارەبا بینی خۆت ینی کارەبا نیشتمانی؟ وڵی کارەبای نیشتیمانی چییە؟ 3 شەویەتەوە ئارە وەڵا وڵا براوایش بەخوا شەی وایە سعات شەی وایە سعات یەک کابرای مەریدە هەڵیەکە بەچی تا کێم دۆخاواتێ ئەپەڕێ وڵی بەس مەگەر بەس خوای گەورە چاچیکە این باوەڕ ناکەم بە شتێ چاکرێ زیاتر لە وەرزەکانی تر خەڵک پێشی بە کارەبایە خۆت زانین جەوەکەی زۆر ساردە
حکوومەت تا چەند لەم کاتەیە توانیوێتی هاوخەمی ئەو خەڵکە بێلانی کەم هاوکاریان بێلانی کەم بتوانێت تۆزێ گەرمکردن بۆ دابین کاوش بە دابینکردنی کارەبا بەخوا برا سفرە توان گەرمە و سەرمایە نەبێ وەرە بابە گەرمە و سەرمای سیێوان بۆ خوان ئایلافەژین بارزی خوان کەی بەخەم خەڵکەوە بووم برای باوکم بەخەم میلەتەوە بیای خەڵگاوی لێ نێهاو برا خەڵگە زانین چەنە داماوە مەگەر بەس خوا خۆی بزانێ بەڕێزت کاسبکاری مەعیشەت و گوزارانی ژیانت لە چاو ساڵانی ترا لە چی ئاسێکە ینی کار و کەسابەت و بازارتان چۆن زۆر دابەزیوە بەخوا ئارەوەڵە دەسەڵات نییە لێ چی باشە چەندە کار پارێک کار بات بواتەوە تۆ تا ئێستا وەرە وەڵی لە باخوا باوەڕکە لەوانێ بڵم 3-4 ساڵات نەمانەوە نییە بە کە گاسبی نەبێ بەچی بیام ئجامە کەڵەکەوێ بەسەرتەوە دواتر ناترسی بەخوا مۆریدەکە مۆریدەکەش و جاری وایە 2-3 مانگ جارەگەیی هەر پێت عیبە بەخوا مەڵێ چی چار نیە دەسەڵاتیش نییە مەجبوری کابرای مۆریدەشکا درۆ دەرەسەی لەگەڵ بکەی هەمووی وای لاتووە بەخوا برا وەڵا برا وایە ئامین ئینشەڵڵا بۆ هەموو لایەک بە ساقەی چاوم خۆشحاڵ بووم چای منی زۆر سپاس دەکەم زۆر قوربانە بم ئەوەی کە جۆبیسی بوون بەشێکە لەو ڕابۆچوونانی هاوڵاتیان کە هەمیشە باس لە کێشۆگرفتی کارەبا کراوە کە حکوومەت هێرێمی کوردستان چەندین ساڵە بەڵێنی چارەسەرکردنی پێداویستی سەرەتاییەکانی هاوڵاتیانە بە تایبەتی ئاو کارەبا و ڕێگاوبان بنمونە کێشەی کارەبا لەم کاتە کە ئێستا وەرزی زستانە هاوڵاتیان زیاتر لە ڕۆژانی ئاسایی زیاتر لە وەرزەکانی تر پێویستیان بە کارەبایە بەڵام بەپێی قسە و ڕابۆچوونی هاوڵاتیان ئەوان ئەڵێن ئێمە 2-3 کاتژمێر کارەبامانێت لە کاتێکدا حکوومەت هێرمی کوردستان ئەڵێ ئێمە توانیمان بۆ 12 کاتژمێر کارەبا بین بە خەڵکی بەڵام هاوڵاتیان ئەڵێن وانە تەنانەت چەند کاتژمێرێکی کەمە و لەگەڵ ئەوەشە بڕەپارێکی زۆریشمانش بۆیێتەوە ئەمە سەرنج و ڕابۆچوونی هاوڵاتیانە کە هیوایان حکوومەتە نێوان ئەڵێن هەرگیز ئەوان ناتوانن کێشەی کارەبامان بۆ چارەسەر بکەن